باز لە عێراقەکەین عێراقی دوای هەڵبژاردن چەق بە سویەک لە پرۆسی سیاسیە هەیە کە زۆرێک لە چاودێران بە ئاسایی دەزانن لە دوای بەڕێوەچوونی هەڵبژاردن کات پێویستە بۆ ئەوی هێز و لایەنەکان ئیتر بزانن پێگە و قەبارەیان لە نێو پەرلەمان چۆنە بە پێی ئەو پێگە و قوارەیەش قەبارەی کە هەیەە گفتوگۆکانیان دەست پێ دەکەن دانوستانەکەن لەسەر پێگەێنانی کابینەیەکی تری حکوومەتی عێراقی. ئێمە بابەتی چەقبەستوی ڕەوشی سیاسی لە عێراق لە دوای هەڵبژاردن کە جێی سەرنجیشە بێدەنگیەکی زۆر باڵی بەسەر پرۆسی سیاسی عێراقدا گرتووە بە هەرێمی کوردستانیشەوە دەبین هەولێر و لە ستۆدیۆکانمان بەڕێز شەماڵ عەبدوڵڵا چاودێری سیاسی لەگەڵمان دەبێت بزانین تێڕوانینی ئەو خوێندنەوەی ئەو بۆ ڕەوشەکە چۆنە. کاک شەماڵ بەیانیت باش باسمان لەوە کرد کە چەقبەستوی هەیە هەندێک لە چاودێران بە ئاسایی دەبین لە دوای هەڵبژاردن هەندێکی تریش دەڵێن بێدەنگیەکە کشوماتیەکە زۆر باڵی کێشەوە بەسەر پرۆسی سیاسی لە عێراقا. تۆ خوێندنەوەت بۆ عێراقی دوای هەڵبژاردن چییە؟ بەیانی ئێوەش باش دیارە عێراق ئەو وەزعی کە لە عێراقا هەیە نەک هەر ئێستا و پێش هەڵبژاردنیش و من پێم وایە ماوەیەکی تریش هەر بەردەوام دەبێت بە وەزعا ئەو وەزعی کە هاتە پێش دیارە هەڵبژاردننی پێشوەختە کرا بۆ عێراق لە ئەنجامی ئەو خۆپیشاندانانەی کە ناوەڕاست و خواروی عێراقی گرت بووە بۆ ماوەیەکی زۆر و خەڵکانێکی زۆریش تیادا جانی خۆیان لە دەستدا. دیارە ئەم واقعە کە ئێستا دەیخوێنینەوە هەندێک گۆڕانکاری بووە دوای هەڵبژاردن پێویستی بە پێداچوونەوە دەکات و هێزە سیاسیەکان تەمەشا دەکەین ئەوانەی کە بڵێن هەندێک لایەنیان کورسیەکانیان زۆر زیادی کردووە بە تایبەتی سەدر و هەندێک لایەنی تریش بە پێچەوانەوە زۆر دابەزیون. ئەم هەڵبەز و دابەزەی لە هەڵبژاردەکان هاتوۆتە پێش و ژمارەی کورسیەکانیان بڵێن گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆتە هۆی ئەوەی کە جۆرێک لە ناتەبایی لە نێو وەزعەکەدا هەست پێ دەکرێت و ڕەنگە ئەوە ماوەیەک بخایەنێ بە تایبەتی بۆ تەشکیلکردنەوەی حکوومەتی دوای ئەو حکوومەتەی دوای هەڵبژاردنەکان. هۆکارەکەش ئەوەیە هەر تەمەشای ناکۆچیەکان بکەین ناکۆچیەکی زۆر هەیە لە مابینی هێزە سیاسیەکان لە مابینی شیعە و شیعە هەیە لە مابینی شیعە و سوننە هەیە و لە تەنانەت کوردیش هەر ناتەبایی لە ڕێزەکانیدا بوونی هەیە. ئەم هەموو ناتەباییە کە بوونی هەیە و کۆکردنەوەیان لە ژێر سایەی پەرلەمانێک و حکوومەتێکی نوێ لە عێراقدا ڕەنگە کارێکی ئاسان نەبێ و ماوەیەکی پێویستە بۆ ئەوەی وەزعەکە جۆرێک لە سەقامگیری بەخۆوە ببینێ بە تایبەتی کێشەکان هەر کێشەی خودی لایەنە سیاسیەکانی عێراق نییە بەڵکو ئەجێندای وڵاتانی دەوروبەر و وڵاتانی زلهێزیشی تێکەوتووە. ئەم واقعە وای کردووە ڕەوشەکە ئاڵۆز بێت و بەو ئاسانیە ڕەنگە بەو ئاسانیە نەبێت کە بتوانن بڵێن حکوومەتێکی سەرکەوتوو حکوومەتێک کە هەموو لایەنەکان پێی بڵێن ڕازی بن بێتە کایەوە. ڕەنگە ئەوە ماوەیەک بخایەنێ و ئەوە ئەو واقعەیە کە ئێستا لە عێراقدا هەستی پێ دەکرێت. تا دەتوانین بڵین ئەم دۆخی کە ئێستا هەیە تا ئێستا و تا ئێرە ئاسایی هەتا ئەوەی کەشتەکان دەڕۆنە سەر ڕێچکەی خۆیان و حکوومەتی نوێ عێراقی پێک دەهێنرێت؟ ئەوەی ئێستا ئەمە دەبینین کە بڵێن لەو واقعانەی ئێستا هەیە تا ئێستا تانە لە مەسەلەی هەڵبژاردنەکاندا بوونی هەیە و تانەیەکی زۆر پێیان وایە کە بڵێن سەختەکاری تێدا کراوە و ئەو لایەنانەی کە زۆر لایەن هەن کە ڕەزامەند نین لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردن
ئەوە تا ئێستاش ناتوانین بڵێن کۆتا ئەنجامی هەڵبژاردنەکان کۆتایی هاتووە تا ئێستا مەسلەی تانە لێدان بەردەوامی هەیە وەکو بزانم کە چەند ڕۆژێکی تریش درێژ کراوەتەوە بۆ مەسلەی تانە لێدان لە دەرەنجامەکانی هەڵبژاردن هەموو ئەو وەزعانی هاتوۆتە پێش هەر بۆ ئەوەیە کە بتواندرێ وا لێ بکرێت کە هەموو ئەو لایەنانەی کە ڕخنەیان زۆرە لەسەر هەڵبژاردنەکان بتواندرێ جۆرێک لە سەقامگیری لە وەزعەکە دروست بکرێت بۆ ئەوەی بگەن بە هەنگاوی دوای ئەوە پەرلەمان بتوانێت کۆ بێتەوە و حکومت بێتەکایەوە. بەڵێ کاک شەماڵ باز لەوە دەکرێت جیاکردنەوەی دەستی دەنگەکانی تر لەم ڕۆسبێنەیە کۆتایی دێت ئەوە تانەکان وکو ئاماژی پێدەی چەند ڕۆژیان درێژ کردوێتەوە خوێندنەوەیەک هەیە بۆ ئەمە کە ئەمە مراوەغەیەکی سیاسیە تانە بە بەڵام پێ ناچێت گۆڕانکاری گەورە لە ئەنجامی هەڵبژاردنەکە بێتە ئارا و کورسەکان کەموزیایەکی ڕادەبەدەر بێت یاخود بەرچاو گەورە بێ ئەمە بە مراوەغەیەکدا ئەنرێت هێز و لایەنەکان دایانوێت بەرچیان زیاتر ڕوون بێ بزان چی بکەن لە دانوستانەکان باشە ئەم دۆخە تاکەی ئەخیانێت تۆ پێ دوایە دەکەوێتە بەهاری داهات و پێگەێنانی حکوومەتی عێراقی ئەوەندە زەحمەتە بێت تشکیلی حکوومەتی عێراق ئەوەندەی پابەندە بە عێراقیەکان خودی عێراقیەکان هێندەش وڵاتانی ئیقلیم و وڵاتانی زلهێز کاریگەریان بەسەر وەزعەکە هەیە بۆ نمونە ئێستا ئەمریکا و ئێران کاریگەریان لەسەر دەرەنجامەکان هەیە و ڕەنگە بە دڵی لایەنێک بێ کە ئەو دەرەنجامە هاتوتەکایەوە بەڵام لایەنێکی تر لەسەر دەرەنجامەکەی ڕخنەی زۆری هەیە ئەمە جگە لەوەی بەداخەوە هەندێک هەز دەکرێت کە جۆرێک لە بڵێن پێشێلکاری کراوە لە هەڵبژاردنەکان بۆ نمونە کەسێک کە دوو مانگ پێش هەڵبژاردن کۆچی دوایی کردبێت چۆن لە هەڵبژاردن دەرچوو ئەوەی کە بینیمان کە لە ئەوە ئەم هەموو کۆمەڵێکشتی تریش کە تەمەشا دەکەی ئەو دەرەنجامانەی کە گۆڕانکاری بەسەردا هاتووە بەسەر هەندێک حاڵەتی کەم ئەگەر کەمیش بێ بەسەر ژمارەی دەنگەکان بەهۆی ئەوەی کە بەدەست ژمێردراوەتەوە لە کاتێکدا دەبواە 100% نەتائیزەکانی کە بەدەست دەژمێردرێتەوە لەگەڵ ئەوەی کە بە کۆمپیوتەری کراوە دەبواە نەتائیزەکان وەکو یەک بواە بەڵام تەمەشا دەکەین جۆرێک لە جیاوازی هەیە ئەم هەموو واقعانە وای کردووە جۆرێک گومان دروست بکات لە دەرەنجامەکان و ئەوەش ڕاستە کە ئەو درێژکردنەوەی ئەو ماوەیتانە لێدان و ئەوە زیاتر بۆ ئەوەیە هێزە سیاسیەکان بە خۆداچوونەوەیەک بەسەر وەزعەکەدا بکەن و لایەنە سیاسیەکان هەوڵی ئەوە بدەن کە خۆیان ڕێک بخەنەوە پێی ئەو دەرەنجامانەی کە هاتۆتەکایەوە. کاک شەماڵ ئاگادارین کە لەسەر ناڕزایەتی بەشێک لە لایەنەکان و سکاڵای بەشێک لە لایەنەکان هەژمارکردنەوەی دەستی بۆ بەشێک لە وێستگەکانی دەنگدان کرا. پێت وایە لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامەکان لە پاش هەژمارکردنەوەی دەستی دەنگەکان ئەو لایەنانی کە ناڕازی بوون دەتوانن بەشداری لە حکوومەت بکەن یاخود بۆی بڵێن ڕازی دەبن بە ئەنجامەکان ئەو ناڕزایەتی کە ئێستا هەیەە و کە ڕەنگە لە دواتردا بێتە گرفتێک بۆ پێکەنانی حکوومەت ئەمە کۆتایی پێبهێنرێت؟ من پێم وایە ڕەنگە دوای ئەوەی کە کۆتا دەرەنجام ڕادەگەیەندرێت ڕەنگە خۆپیشاندان لە هەندێک شوێن دەست پێ بکاتەوە ئەوانەی کە ئەنجامەکان بڵێن بەدڵ نییە ڕزامەند نین لەسەر دەرەنجامەکان ڕەنگە بۆ هەندێکیان وەکو شۆک بێت کە ئەو دەرەنجامە خراپەی کە بەدەستیان هێناوە ئەوانە پێم وانییە بەو ئاسانیە ڕزامەندی دەربڕن و ڕازی بن بەوەی کە ئەو واقع نوێ هاتۆتە پێش کەواتە من وای دەبینم جارێکی تر خۆپیشاندان لە هەندێک شوێن لە عێراق دەست پێ بکاتەوە. باشە کاک شەماڵ ئەمە قەدەری عێراقا بێ هەموو دوای هەڵبژاردنێک بەم شێوەیە کاروبارەکان بڕۆن بەڕێوە
یاخۆت ئیتر سروشتی ململانی سیاسی بەم شێوەیە لە وڵاتانی دیکەش. ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانین بڵێن زۆرێک لە ئەوەی تەمەشا دەکەین لە هەموو حاڵەتەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەداخەوە بەو واقعە خراپەدا دەڕواکە لە عێراقدا بوونی هەیە لە زۆر شوێنی تریش هە دەرەنجامەکان کە دێتە پێشەوە جۆرێک لە ڕەوشەکە نالەبار دەبێت ڕەوشەکە ئالۆزی تێدەکەوێت و لە عێراقیش بەم شێوەیە و بەتابەتی ئەمجارە ڕەنگە ئاسان نەبێ بە تایبەتی لایانی سونە لایانی شیعە هەز دەکەن ئەمجارە سونەکان خۆیان باشتر ڕێک خستوتەوە و بە جۆرێک کە توانیویانە جۆرێک لە هاوچێشەکە بگۆڕن لەسەر لە ئەوەی دەسەڵات لە عێراق کە لە پێشوو لە 2023 تا ئێستا شیعەکان دەسەڵاتداری یەکەم بوون لە ناو واقعە سیاسیەکە بەڵام ئێستا سونە تا ڕادەیەکی زۆر خۆیان ڕێخستۆتەوە ئەمەش ئاسان نییە لای شیعە هەزم بکرێ بە تایبەتی لە ناو شیعاش کە ئێمە هەز دەکەین و دەجزانین کە هێزە سیاسیەکانی شیعاش هەمویان وەکو یەک بیر ناکەنەوە هەندێکیان لەگەڵ هەندێکیان زۆر ناتەبان و هەندێکیان نزیکن لە وڵاتانی ئیقلیم و هەندێکیان نزیکن ڕەنگە لە ئەمریکا و ئەو وڵاتانە ئەم واقعانە من پێم وایە دیسان ئەو کێشانە ڕەنگە شەڕی تایفیش بە دوور نەزاندرێ کە جارێکی تر بە شێوەیەک لە شێوەکان بێتەکایەوە و ڕەنگە واقعەکی ناخۆشیش بۆ عێراق بێتەکایەوە. تاوشەی خۆتۆ دەست پێکەم ئەڵێم ئەگەر بۆ نمونە کۆتایکی ناخۆش یاخود دۆخێکی ناخۆش بۆ عێراق بێتە پێشەوە کەواتە مەڵبژارنە ڕۆڵی چی بووە مەڵبژارنە بۆ چی کرا؟ هەڵبژاردن بە خۆمان دەزانین کە دەبواە ئەو هەڵبژاردنە ئەگەر بە ئاسایی خۆی بکرابواە دەبواە لە ساڵی 2022 بکرابواە بەڵام دیارە بەهۆی ئەو ناڕزای بوونەی کە دەتوانین بڵێن لە 2019ەوە دەستی پێکرد و خۆپیشاندانەکان لە زۆربەی شارەکان دەستی پێکرد ئەوە واقعەکەی بەرەو وای لێکردکەوە هەڵبژاردننی پێشوەختە بێتەکایەوە بەڵام من پێم وانە ئەم هەڵبژاردنە پێشوەختەیەش بتوانێت دەردی عێراقیەکان چارەسەر بکات چونکە ئەو وەزعەت سیاسیی ئێستا هەیە بە تایبەتی کەوتۆتە ناو معادلاتێک کە وڵاتانی دەوروبەر وڵاتانی ئیقلیم وڵاتانی زلهێز لە ناو هاوکێشەکەدا هەریەکەیان ڕۆلی کاریگەریشیان هەیە بۆ ئایندەی ئەو عێراقە دیارە ئەوانیش بە پێی بەرژەوەندیەکان ئەم هەوڵە دەخەنە گەڕ و ئەوانیش بەرژەوەندیەکانیان ئاسان نییە یەکان گیر ببێ بۆیە من پێم وایە ڕاپەڕی ئەو بڵێن ئەو هەڵبژاردنەی ئەمجارەش نەیتوانی و ناتوانێت عێراق بگەێنێتە بە کەناری ئارامی و لەو ناکۆچی و سیاسیانەی کە ئێستا بوونی هەیە دەربازی ببێت ڕێگەەوە تاماوەیەکی تر بەردەوام بێت. من دوا پرسیارت لێ بکەم سینناریۆی تەقینەوەی عێراق ناخۆشترین و خراپترینە لە بەردەم عێراقیەکان و دەرودراوسێ و کۆمەڵگی نێودەوڵەتیش زلهێزەکان لەگەڵ وڵاتانی دەوروبەر کە بەرژەوەندێکی زۆریان لە عێراقێکی ئاراما هەیە ڕێدەدەنە و تەقینەوەی ڕووباکە تۆ بە شێوێک لە شێوەکان تعبیرت لێ کرد. دیارە ئەوەی هەست پێ دەکرێت ئەگەر بڵێن وەزعی ئێران لەگەڵ ئەمریکا بگەنە نەتیجەیەکی باش نەتیجەیەکی باشتر لەوەی ئێستا ڕەنگە ئارامی لە عێراقیشا بەو شێوەیە بێتەکایەوە بەڵام ئەگەر هاتوو ناکۆچەکانی ئەمریکا و بە تایبەتی ئێران بەردەوامی هەبێ چونکە بە خۆمان دەزانین کە کۆمەڵێک هێزی سیاسی لانگری ئێرانن لە عێراقا کۆمەڵی هێزی سیاسی تریش هەن بە تایبەتی سونەکان ئێستا
لاەنگری ئەمریکا و هەندێک وڵاتی ئەقلیمی ترن لە ناوچەکە لەبەر ئەوە ئەو معادلەیە دەگەڕێتەوە سەر ئەوەی کەەوە ئەگەر ئێران و ئەمریکا لەسەر مەسلەی چەش و ئەتۆمی بگەنە ئاکامێک و ئێران بگەڕێتەوە ناو ڕێکەوتنامەکان ڕەنگە جۆرێک ئارامی لە عێراقا بێتەکایەوە بەڵام ئەگەر بەردەوامی هەبێ بەو شێوەی ئێستا من پێم وایە وەزعەکە بەرەو خراپتریش دەڕوە. بەڵێ شەماڵ عەبدوڵڵا چاودێری سیاسی سپاس دەکەین ماندوومان کردی بەم بەیانیە سپاس بۆ شیکردنەوە و دەرخستنی ئەو واقعی کە لە عێراقدا هاتوۆتە ئارەوە. سوپاس کەمیانی کورسات نیوزبی.